پشتکارên bazara hesîreke Kerkûkê xwe pêşan danik nerazîbûnê sazkirin û hewara xwe gihandin Serok Barzanî. Gotin keşiyên Kerkûkê bê Serok Barzanî çareser nabin û hewara xwe gihandin Serok Barzanî. Hewara piştêkeran ê Kerkûkê piştî wê yekê hat ku îdareya sepandiya Kerkûkê rê li çûna dukandarên wê bazarê girtine, piştekarek bo Kurdistan 24 zman ku îdareya niha xwin mêj û li dijî xelkê ye, daxwe ji Serok Barzanî hate kirin bi hewara wan biçe, çareseriyek bo halî wan bibîne, gotin Serok Barzanî nebe kes nikarî wan ji vî halî û biryarên parêzgarê sepandî xelas bike. ئیدارەی کەرکووک ئیدارەیەکی خوێنمژە خۆمە ئیدارە نییە تۆ لەم کاتەیە کە وڵات خۆی نیهاری کردووە اقتصاد نەماوە دۆلار بەرزە خەڵک مەعیشەتی خراپە هاتووە لەم کاتێک تۆ خەڵک دەرەکەیت ئەمە کارێکی ئینسانی نییە بەبوونی کێشەوە بەبوونی کابرایەکی مستەسمرێکی کوردەوە حیسنایەکی دروست کرد لە دەرەوەی شار کە خۆی تەجاوزە بە پارە کردوێتی ئەوێ خەڵک لەسەر خۆی دۆڵەمەند کا لەسەر خوێنی ئەم خەڵکە لە دوێنێکەوە ئەم ڕێگانیان گشتی گرتووە کە هیچی قانونی نییە هاتووە بەم نەڵێت تۆ دەرسە بۆ سیمای شار خۆیان سیمای شاریان ناشرین کردووە کارەبا نییە زەبڵ کەرکووکی خواردووە وایەنە ئێمە ئەم شارە کەوا هەمومان لێرین 10,000 دوکاندارین 10,000 عایلین هەمومان بێڕست کراوین هەمومان قەرزارین ساحب باڵ و مناڵین یعنی مێشکمان هیلاک بۆ ئینسان وای لێ هاتووە تەمەنای مردنەکە ئەمە لە هیچ زمانێک و لە هیچ کاتێک و حکومەتێکا قبول ناکرێت ئێمە لێرە پامێکمان هەیە ئەینێرین بۆ سەرۆک بەرزانی داواکاری لە سەرۆک بەرزانی ئێمە وەک ئەولادی خۆت خەڵکی ئەم کەرکووکە کە غەڵەت بووینە بەرامبەرت داوای لێبوردن دەکەین لە کوڕەکانی خۆت ببوورە ئێمە غەڵەت بووین زۆر داوای لێبوردن لە تۆکەین هیوادارین لە کوڕەکانی خۆت ببووری چونکە بەس تاکە نەفەر هەبێک دڵسۆزی کورد بێ سەرۆک بەرزانیە ئێمە غەڵەت بووینە بەرامبەری بە هەمومانەوە داوای لێبوردن دەکەین گشتمان غەڵەت بووینە ئەولادی خۆتین لێمان ببوورە هیوادارین حەلێکمان بۆ بکەی ئەم خەڵکە چونکە هەمووشت بە جەنابێکرێ چونکە بەس جەنابی قسەیەڕوە بەس جەنابی کووردە خەڵک گوێی بۆگری هەموو دنیا گوێی بۆگرێت لەبەرەوەی ئێمە ئەلێرە لەم شارە کوردێکەیە ئیسا پاری داوە بە عەرەب بە تورکمان هادۆ ئێمە دەرەکە ئەوەتانە حەزەکەی هەموو خەڵک هەموو ئاگادارە پاری داوە کابرای کە ناو ڕەمەزانی حاجی ڕەشید کووردە لە ئەندامێک بوو لە ناو شوێنێکی بەرزی حزبی کورد لەم شارە کەوا دەسەڵات بوو ئێستا ئەم خەڵکە دەرەکە پایامان نێرین بۆیان هەمویان هەلامان لێ ناکەنەوە 6 پەرلەمانتاریان داناوە لەم شارە گشتی خەڵک گیرفان پڕکردنە گەشتی یەکی خۆیانێ کوڕە ئازاکە یەکی خۆیانێ دڵسۆزەکە یەک کەسێک دیار نییە پەیامان بۆ سەرۆک بەرزانیە هیوادارین سەرۆک فریامان کەویت یعنی خەڵکەکەەوە خەریکە ئەمرێ لە بەرسا یعنی ئەلەمە زیاتر ئێمە چی بکەین بەس خوای گەورە جەناب بشکە بین ئەمڕۆ ئیسەوە ئەڵێ عەلەسات بە تەمان هێز بێن نازانم داعشین نازانم چین ئێمە لەم شارە ئەوەی کەوا زدی ئێمە ئەکرێت کورد ئەکرێت بە پشتیوانی کورد عەرەب ئەیکا بە پشتیوانی کورد دوژمن نایکا بەرامبەرمان ئێمە هیوادارین لای بکاتەوە بێتەوە ئەم شارە ڕزای لێکەم بە هەمومانەوە غەڵەتین بەرامبەر جەنابی لە کوڕەکانی خۆت ببوورە ئێمە کوڕی تۆ بووینە و تۆ باوکمانی ئێمە غەڵەت بووینە لە کوڕەکانی خۆت ببوورە بەڕاستی لە جەنابی زیاتر دڵسۆز لەم وڵاتەیە نییە بۆ کورد لە هەر چوار پارچەی کوردستان دڵسۆز نییە بگاتە سەرۆک بەرزانی غەڵەت بوومە هەتا ئیستا هەمومان غەڵەت بووینە هەموو کەرکووک غەڵەت بووینە پێ بە غەڵەتی خۆمانە نێرین هەر سەرۆکمانە و سەرۆکمان شەمێنێت زۆر سپاس سەرۆک مەسعود بەرزانی نامەیەکە ڕاستەی سەرۆکی ئەمریکایە نو هەلبژارتی جۆ بایدن دکە تێدە پیرۆزباییە لێ دکە و هێڤیا سەرکەفتنە ژێرە دخوازە مەڵپەرا فەرمیە سەرۆک بەرزانی نابەرەوە کاپەیامە سەرۆک بەرزانی بۆ سەرۆکی ئەمریکای جۆ بایدن بەلاف کرد و تێدەش بلی پیرۆزباییە داخوازە سەرکەفتناوی دە ئەرکیویە نو دەدکە. لە ئەمریکای هەیەما سەرۆکاتیە جۆ